بەڵێ وەکو پێشتر ئاماژەمان پێکرد کە ڕێکە لە بڵینکن و سوودانی پێنجشی تەلەفۆنیان ئەنجام داوە بڵینکن داوای لە عێراق کردووە ڕاوشکارانیان سەربازانیان لە عێراق ئەبێ پارێزراون لەو هێرشانەیە کرێتە سەریان وانشی کە هێرشەکەن ئەبێ دەستگیر بکرێن لێ کۆڵینەوەیان لەگەڵ بکرێت ئەمە خواستی ئەمریکایە بەگەرنا ئەمریکا ڕەنگە ناچار بێ ڕەنگە چارەی دیکە بگرێتەوە یەکشمەژۆرەندژی تایبەتیژی و ئەمریکا وێ داوەیە گەلک گەرمی بەحەستکە یدی بەرسەفدانەوان گرۆپانە یان ژیب ئارمانجکردنەوان گرۆپانە کو هێزن وانەتکن ئارمانج ناوە عێراقیدا بێ دوودری ئەدێ بەرسەوانە بدەن هەر ئاوایەکی تایبەتیژی مەبەستەوانەژی ئەوە هەر جۆرەکە بەحسێ بەرسەفدانێتکن بێژن دێ بەرسەف الديف داخوازي ودمك ام ديارت كين دبا نكو هر آلیه کی و بحث بکنن کدی بر سوال سر گروپن چک دارین نوا عراق دانجل هر آلیه کدن بکو گروپ یانجی او گروپن کو امریکا و هزن هف پیمانات نوا عراق داد کن آرمان چون که هف دمک دی ساجی یعنی شرایط نیو برای هر دو آلیان داد دست بکری علی نوکی ابتایبات جل دست بکا هفته اکتبر ابتایبات شرایط نوا غزه داد چه بی هندك بيدنجي هبو اللي ديسا او بيدنجي هات يشقاندن جو بر هنديجي ماترسين ديسا شاري بەڵاوان مادەی چەنددا بۆ ێزەکانی هاوپەیمانی نێودوڵەتی کە لەو ماوە هێرش ناکرێتە سەریان بەڵام لە بەرامبەر بێ بکشێنەوە بەڵام تا ئێستا کشانەوەی یەکلان نەبووتەوە ئەمریکا ئەڵێت ئێمە لەسەر داوای حکوومەتی عێراق لەوێن ئەم پرسە گفتوگۆکەین لەگەڵ بەڕێز دانیال پۆلس لێکۆڵەری سیاسی لە واشنگتن و لەگەڵماندایە بەڕێز پۆلس ساڵتان لەبێت و ئەم کاتتان باش واشنگتن داوای پاراستنی هێزەکانیان لە بەغدا کات پێتان وایە بەغدا بتوانێت ئەمە بکە؟ پێشەم شتێک سپاس بۆ میوانداریکردم و بۆ دووبارە دەرکەوتنەوەم لە کوردستان 24 هەمیشە جێگەی خۆشحاڵیەکە لەگەڵ ئێوەم و سپاسی هەوڵەکانتان دەکەم بڕوام وایە سەرنجا سەرێکیەکە و پەیوەندیەکەی وەزیری دەرەوە لەگەڵ سەرۆک وەزیرانی عێراق ئەوە بووە کە جەخت بکەنەوە لە گرنگی هەردوو سەرکردە بۆ ئەوەی ڕێگیری بکەن لە دۆخەکە گرشتر بێت و ئاڵۆزی زیاتر بکرێتێتە نێو ناچەکە و شەڕێکی فراوانتر و جەنگێکی فراوانتر لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بێتە ئاراوە و ئەو لێککەوتە قەیراناویەی لی دەکەی بۆ سەر هەمووان باشی مژارندن کو زەڵاڵی هاتیە بەحەزکردنەوەکە نویسینگا سەرۆک وەزیر ئێماژە پێکرێت پەیوەندیە تەلەفۆنیدا سەرۆک وەزیری عێراق سوودانی ئێماژە پێکریە و داخواست کە دی کارێ هەفپەیمانان و ئەمریکای تایبەتی هێزن هەفپەیمانان ناوە عێراقیدا بداوی وەرە شەڕی غەزەیژی بڕاوەستاندن حتا چڕادە دێ کارش سەرڤەیەکی بێتەکردن یعنی هێزن هەفپەیمانات ناوە عێراقیدا نەبینن یعنی مژارەکە گرنگ بەش بووی ئەمریکای ویدەمیدا بەڵێ من بڕوام وایە ئەمانە چەند پرسیارێکن کە لە ئاستی باڵاوە سەیریان لێکراوە بیری لێکراوە لە وڵاتی تۆ و لە وڵاتی منیش بە هەمان شەو لە سەرانسەری جیهانیشدان ئەو گرژیانێکە ئێستا هەندە ناوچەکەدا من دەتوان بەو شێوەیە باس بکەم هەموو لایەک دەیەوێت هەموو شتێک بکات کە لە توانایدایە بۆ ئەوەی ڕێگیری بکات لە گرشتربوونی دۆخەکە چونکە کەسێک شتێکی کردووە یاخود شتێک دەکات کە کاردانەوەی کە زیاتر کاردانەوەی وەکلەوەی بیرکردنەوە بێت بەڵێ سەبارەت بە داوای بەردەوامی عێراق بە کشانەوەی هاوپەیمانی نێودوڵەتی و بەتایبەت ئەمریکا لە عێراق ینی ئەگە سەری دۆخەکە بکەیت ئەمریکا پارە خەرجەکات و هەروەها سەرمایی مرۆیی هەندێک جارەکرێتە ئەمانج کوشتن و برینداری سەربازەکانی ڕاوێژکارەکانێتی لە عێراق یعنی ئەمە بۆ ئەمریکا خۆش نییە ڕەنگە خوازیاری ئەمەش نەبێ بەڵام لەسەر داوای حکوومەتی عێراق لێرە یعنی ئێستا ئەمریکا چی بکات نازانێت چۆن مامەڵە لەگەڵ دۆخە بکات کە لەلایەک داوای لەکەن بمێنێتەوە خۆیان هێناویانەتە عێراق لە لایەکی دیکەش ئەڵێن بەجێ بێڵە ئەمریکا بێت چی بکات لەم دۆخەیە بەڵێ من بڕوام وایە شتی سەرەکی کە پێویستە ئەمریکا بیکاوێ ڕێگیری بکات شەڕێکی فراوانتر لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بێتە ئاراوە چونکە ئێمە تەنیا بینیمە زۆرێک لە وڵاتان لە نێویشاندا عێراق بەرەو پێشچوونی باشی بەخۆیەوە بینیوە دەستکەوتی ئابووری هەبووە بۆیە ئەو شتە سەرەکێک کە پێویستە هەمومان نیگەران بینە ئێستا ئەمە ئەوەیە جەنگەکەت بێتە جەنگێکی فراوانتر بۆیە من ئێستا لێرەم قسە لەگەڵ ئێوە هاوڕێکانتان دەکەم و دووبارەش دەیڵێمەوە ئەم شەڕانەی کە ئێستا هەبوونەوە ئەو دۆخێک کە
خوڵقاوە زیانی بە زۆرێک لە خەڵکی گەیاندەوە پێویستە ڕێگایەک بدۆزینەوە بۆی ڕێگری لەمە بکەین و نەبێتە دۆخ و شەڕێکی ناوچەی لە ناوچەکەدا بۆی ئەمەشتی یەکەمە کە پێویستە ئێمێستانی گەران بین لەبارەیەوە یەکش خاڵن و هەمی جاڕژی تێ بەحەسکردن و دوێ بێ کنترۆلکردن گرۆپێن چەکداریە عێراق و ئەمریکا داهاتێکە نزیک دادکارن پلانەکە هەوسا ڕێکخستی بدانن یعنی شینا شەڕێ ڕێکخستنێن تەروری یانجی داعشێ بێتەکردن شەڕێ گرۆپێن چەکداری بێتەکردن هەر ئالیەک و پشتەوانیەوە ناکە من تەوان بڕوامایە کە ئەوان دەتوان ئەم کارە بکەن متمانەیەکی تەواو هەیە لە نێوان ئەمریکا و خوشک و براکانمان لە هەرێمی کوردستان و هیوایەکی زۆر هەیە کە ئەم پەیوەندیە لە نێوان ئەمریکا و عێراق دەکرێت بەردەوام بێت بۆ ئەوەی بەهێزتر بکرێتن وەک دوو خوشک و برا لە دژی وەک دەزانن ئەم بیرۆکردنەوە و شوازە بیرکردنەوە خراپێکەیە من بڕام وایە نامانەوێت دووبارە ئەمە ببینینەوە پێویستە بەیەکەوە کار بکەین بۆ ئەوەی ڕێگیری بکەین و بەرپەچی ئەم جۆرە هێزانە بدەینەوە و ڕێگە نەدەین بتوانن کاریگەریان هەبێت بەسەر ناوچەکەدا مەبەستا من گرۆپێن چەکداریان ئالیان دەرە پشتگیری ئەوانات کە حتا ڕادایەکیشی کەتینەتنەوە مەنزومە عەسکەریە عێراقیدا یعنی چارەسەرکردنەوە نێوەپسەنە هەیە لێ ئەمریکا هەفبەشید گەل عێراقیدات کارەیەدی گرۆپێن چەکداری بحەلینە نەهێلەت ناڤە منزومە عەسکەریە عێراقیدا یانجی پێکجاری شەڕەکی دژیوانە ڕابگەهینە بڕیارەکە ئەمریکی بەڵێ من بڕوام وایە یەکێک لە هۆکارەکانەوەی کە من پێشببینی دەکەم هۆکارەکەوەیە کە وەزیری دەرەوە قسەی لەگەڵ سەرۆک وەزیران کردووە دەربارەی ئەم بابەتە بووە بە شێوەیەکی دیاریکراو و چۆن بتوانن ڕێگری بکەن لەوەی هێزەکانی ئەمریکا هێزەکانی هاوپەیمانان لە عێراقدا بکرێنە ئامانج و ڕێگری بکرێتن و بتوانن فشاری سیاسی هەبێتە تەنانەت لە ئەمریکاش بۆ ڕێگریکردن لەمە بۆیە من بڕوام وایە پێویستە هەمومان کار بکەین بێکەوە بۆی ڕێگری بکەین لەوەی ئەم جۆرە کردوانە ڕوودان لە نێویشیاندا بتوانین کۆنتترۆلی دۆخەکە بکەین و بتوانین میلیشیاکان لە عێراقدا ڕێگریان لێ بکەین لەوەی کە هێزەکانی هاوپەیمانان بکەنە ئامانج بەڵێ بەڕست پاڵس ئەگەر سەرێکی عێراق بکەین ئەتوانین بڵێن عێراق دوو بەرەیە بەرەیەکی کە شەڕ و ئاڵۆزی و ململانەوێت گروپە چەکدارەکانن بەرەیەکیش حکومەتی عێراقە کە ئاشتی و ئارامی و سەقامگیریەوێت لە تەواوی ناوچەکەدا بەڵام گرفتەکە ئەوەی بەهێزە و بڕیارەدا لە عێراقە گروپە چەکدارەکانن ینی ئێستا توانین بڵێن بە شێوەیەک لە شێوەکان کەرەستەکانی ئاڵۆزبوونی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە بەردەستن یاخودنا بەڵێ دەتوانین ئەمە بڵێن و بۆیش من بەردەوام جەخت لەوە دەکەم و سەرنجم لەسەوەی بڕامایە ئێوە زۆر بەباشی من دەناسن دەزانن کە زۆر بەڕاستی لە بەقوڵی سەیری ئەم بابەتانە دەکەمەوەش کە ئێستا هەیە کەس جەنگێکی فراوانتری ناوێت لە ناوچەکەدا لە نێویشیاندا ئەو هێزە بەهێزانەی کە لە پشت ئەم میلیشیانەدان و نەختینە و هاوکاریان پێشکەش دەکەن ئەمانیش ئەوەیان ناوێت چونکە ئەمە شتێکە کەس نایەوێتن بۆیە پێویستە بەیەکەوە کار بکەین لە ڕێگەی دیبلۆماتیە و لە هەموو ڕوەکانی دیکە و ڕێگاکانی دیکە بۆ ئەوەی ڕێگیری بکەین لە زیاتری خەڵکی بێتاوانی ژن و ئافرەت و منداڵەوەی نەبنە قوربانی و نەکوژرێن و بتوانین جارێکی دیکە ڕێگری بکەین لە مندۆما دەکرێت ئێمە ئەمانە بکەیت و هەروەها سەرکردایەتی هاوبەشمان بەکاربێن من دەڵێم ئێمە واتە سەرکردەکانی ئێمە پێویستە بەیەکەوە کار بکەن ئێستا لە هەر کاتێک زیاتر بەیەکەوە کار بکەن و هەموو شتێک بکەن کە لە دەسەڵاتیاندا لە هەموو لایەنەکان بۆ ڕێگری بکەن لە گرشتربوونی ئەمە ئەگەر ئەم وێنەی شەڕی مەزنتر ساحکینە مەبەستە منژیەوە گرۆپین چەکداری پارمانجکردنا هێزی نەفپەیمانات ناڤ عێراقیدا مەزنتر تەماشەبینیان ژێت ناڤ ڕۆژهەڵاتە ناڤەڕاستدا مەترسیتر ئەوەکو شەڕی ئیرانی و ئیسرائیلێت ڕێکێدایە ئەگەر ئەو شەڕە بێکردن یانجی بەرسفدانە ئیرانی بەرامبەری ئیسرائیل هەبە یانێ شەڕ بەرفراتر بە ئەگەر بەرسف ژی نەبە ئیدی شەڕ حتا ڕادایەکی کنترۆل کردە یا گرنگ ئەوە ئیران دێ بەرسڤەکێ بدە و شەڕ وەلێ یانیش کنترۆلی دەربکەوە یانجی بتنێ دێ شەڕێکی سیاسی بە حتا دیگە گوتو
I think everyone is in a room that's من بڕام وایە هەمومان لە یەک ژوور barrels داین of gasoline. کە زۆرێک لە گازۆلین بڵاوبۆتەوە لە هەموو شوێنێکدا هەیە هەموو لایەک بەرامبەر و هاوتایەکی هەیە هەموو ڕایەک دەوەست وەستاوە بۆ ئەوەی کەسی یەکەم کاردانەوەی هەبێتن من بڕام وایە ئەمە دۆستەکانیشمان لە عێراق دەگرێتەوە لە لایەکانی دیکەش بە هەمان شێوە بۆیە من بڕوام وایە هیچ لایەنێک و هیچ کەسێک دەوێت ئێستا ئەمە فراوان بکرێت و دۆخی کە هەیە فراوانتر بکرێت پێویستە ڕێگا بدۆزینەوە بۆ ئەوەی بتوانین دۆخەکەی هێور بکەینەوە هێور ببینەوە و ڕێگایەک بدۆزینەوە بیر لە خەڵکەکەمان بکەینەوە بیر لە گەلەکەمان بکەینەوە بیر لە منداڵەکانمان بکەینەوە بیر لە بازرگانیەکانمان بکەینەوە بیر لە زانکۆکانمان بکەینەوە و بتوانین ئەوەی کە ئێستا هەیە بیخەینە دواوە خەڵکێکی زۆر کوژراوە من سەیری ئامارەکانم کرد و بەڕاستی شۆک بووم تەنانەت هەموو ڕۆژێک سەیری ئەمانە دەکەم بەڵام سەیری ئەمە بکە 40,000 کەس 39,000 کەس و 39,699 کەس لە غەزا کوژراون ئەمەش لە نێویاندا 91,072 دیکە لە خۆ ناگرێت کە بریندار بوونە و زیانیان پێگەیشتووە هەموو ئەم خەڵکێک کە کوژراوە لە 7 ئۆکتۆبەرەوە خەڵکێکی زۆر کوژراون و هیچ دەستکەوتێکمان نەبووە تەنیا ئەوە نەبێت کە ناسەقامگیری دۆخەکە بووە بەڵێ بەڕێز دانیال پۆلس لە کۆڵەری سیاسی سوپاس بۆ بەشداریکردنتان گەلێک سوپاس